طبعا چەند تەوەرێکی پەیوەست بە شاری کەرکووک بۆ قوتان ئاگادارن دیارە ئێمە بەڕاستی توش قەیرانێکی زۆر خراپ بووین ناو شاری کەرکووک دەربارەی چی مادەی بانزین و بۆ ئەو بەبەستیش دیارە لایەنی پەیوەندیدار ئاگادارمان کردوتەوە کە حەوڵی جددی ئەنجومەن و لەگەڵ بەشی دیوانە بۆ ئەوەی لایەنی پەیوەندیدار لە حەوڵەکان بەردەوام بین بۆ ئەوەی بتوانین حسەی کەرکووک زیاد بکەین لە مادەی بانزین. طبعا دەستمان پێ کرد لە بابەتە گشتیەکان یەکەم خاڵ ئەوەیە لە بابەتە گشتیەکان دیارە ئەوانەی کە مەشاکلی خەڵکە ئێمە باسی ئەەکەین یەکێک لەوانە ئێمە مشکلەی بەڕاستی تەجاوزات و ئەوانەی کە دوێنە ڕوویدا لە هەندێک لە منتەقەکانی کەرکووک و پێشووتریش لە شوێنەکانی دیکە جەنابی سەرۆکی ئەنجومەن و دیارە بەندە و هەموو برادرانمان کۆک بووین لەسەر یەک خاڵێ ئەویش ئەوەیە لەژنەی تەجاوزات پێش ئەوەی هاوڵاتیەک خانۆکەی خۆی بگەێنتە مەرحەلەیەکی کۆتایی ئەبێ ئاگاداری بکەنەوە